سڵاوی خواتان لەوێ بەڕێزان ئەم کاتتان باش سەبارەت بە شەپۆلێکی دیکەی بەفر و باران لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە پێی زانیاریە کەژناسیەکان بازەوە دەکرێت کە لە ئێوارەی ئەمڕۆوە شەپۆلێکی دیکەی بەفر و باران ڕوون لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات ناوچە شاخاویەکان بەفری تێدا دەبارێ و لە ناوچەکانی بەڵێن سەنتەری شارەکان بارابارین دەست پێ دەکاتەوە و پلەکانی گەرماش تا ئەندازەیەکی زۆر دابەزین بە خۆیەوە دەبینێ طبعاً بەفر و بارانێکی باش دەوترێ بەڕێوە کە ڕۆژی پێنجشەمە و هەینیش هەر بەردەوامی دەبێت دوایی شەپۆلەکە لاوااستر دەبێت و بابەتێکی تر لەسەر ئەو ساد و سەرمایی کە دەوترێت بەڕێوەیە کە ساد و سەرمایەکی زۆرە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو وێنەی نەبووە من دەمەوێت قسە لەگەڵ کاک شاڵە هیدایەت بکەم شارەزای کەژناسی هەم زانیاری لەسەر ئەم شەپۆلەوە هەم لەسەر ئەم شەپۆلەی تر کە دەوترێت دەکەوێتە ناوەڕاستی چلەی زستانەوە زانیاری زیاتر لەو وەردەگرم بزانین لەسەر ئەم بابەتە قسەی چیە کاک شاڵاو سڵاو لێبێ لەسەر ئەو بابەتی شەپۆلەی کە ئێستا لە پێشەوە ئەو سەرمایی کە باست کردووە چۆن ئەگەر بکرێت زانیاری زیاترمان پێ بدەیت. سڵاو لێبێ کاک ڕانیار سەبارەت بۆ شەپۆلەی کە ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە لە بەشێکی ناوچەکانی سنووری بادینان و هەروە هەولێر و دەستی پێکردووە پێشبین دەکرێت بۆ ئەم شۆشەی چوارشەمە لەسەر پێنجشەمە بگاتە ناوچە جیاوازەکانی سنووری ئیداری ڕاپەڕینیش واتە کرێ و بەفر ئەگەر هەیە بارێ بۆ ڕۆژی پێنجشەمە و جومعە شەپۆلەکە کاریگەریەکانی فراوان دەبێت هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە دیارم شەپۆلە وەک شەپۆلی تر بارستاوایەکە بەهێز نییە و هەروەها ڕێژەی بەفریشی وەک پێشتر لەگەڵ نیە بەتایبەتی بۆ ناوچە ناوی سەمتەرەکان بەڵام ئەگەر ئێوەی هەیە لە سەرەتاوە لە سەرەتای دەستپێک و شەپۆلەکەیدا بە کڕێ و بەفر لە بەشێکی ناوچەکان دەست پێ بکە جگە لە ناوچە شاخاویەکان کە لەوێ بەگشتی بەفر دەبێت ئێمە پێشبینیمان وایە کە کاریگەری ئەم شەپۆلە بۆ هەموو ناوچەکان بڕێکی تری پێویستی لە باران و بەفر پێوە بێت و بەفر ناوچە شاخاویەکان دەبارێت بەفرێکی باش و لە ناوچە سەنتەرەکان زیاتر کەشەکە باراناوی دەبێت پێشبینیمان وایە کە ئەم شەپۆلە بۆ ڕۆژانی پێشەمە و جومعە بەردەوامی هەبێت و ڕۆژی شەممە کەشوها لە تاوای ناوچەکان ڕوو لە سەقامگیری بوونەوە دەکات و بۆ ماوەی یەک هەفتە ئەگەری ئەوەی ناکرێت کە شەپۆلی تری هەیە بگاتە ناوچەکە و کەشوها بە سەقامگیری دەمێتەوە سەبارەت بەوەی کە زستانی ئەم ساڵمان پێشبینیمان وایە کە سەرماسۆڵەیەکی زۆر بەهێزی تێدا بێ لەوەی بەهێزتر بێ بۆ بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان تەنانەت دەگاتە ئەو ئاستەی سەرمایەکەی کە درەخت و شتیوا وشکە زیان لە بەلوحامدا هەروە ئۆتۆمبیل کە لە دەرەوە ڕابگیرن و ئەنتیفرێزیان تێ نەکرێ ئەگەر ئەوەی زانیان پێ بکەێنێ وەیە ئەو سەرمایە کە پێشبینی دەکرێت لە داهاتوودا بەتایبەتی ناو چلەیزستاندا بێتە ناوچەکانی هەرێمی کوردستان پێشبینی دەکرێت لەو سەرمای چەند ڕۆژەی ئێستا و ڕابردوو بەهێزتر بێ بۆیە ئەمە دوایین گۆڕانکاریەکان بوون پێشبینیمان وایە کە چەند شەپۆلێکی تری باش و بەهێزی تێدا بێت ناوەرزستان بارانی باشی تێدا دەبن ئەگەری سەرماسۆڵەی ترماوە بەتایبەتی لە ناو چلەکەیدا. بەڵەوەی کە گوێبیستی بوون زانیاریەکان بوو لەسەر ڕەوشی کەشوهەوا بۆ ئەم هەفتەیەوە بۆ هەفتەی ئایندەوە بۆ مەسەلەی ئەو سەرمایەش کە لە ماوەی چلەی زستانی ئەم ساڵ پێشبینی کراوە کە ڕوونە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات.